زۆر مهمە. ئەمە طبعا یەکێک لە کێشەکانمان بڕواکەن لەو عیبادەت و شتانە بۆیە لەزەت ناکەین، نیەت ناهێنینە. ئەی کابرا زەکات دەرەکان نیەتی نییە، کورە نوێژەکە نیەتی نییە، ئەگەی لە خۆی نییە. بۆیە غەزالیە فەرمە هەرچیت کرد مەیکە حتا وەکو تۆزە ئینتیزارەکەی تا دڵت ساغە بێتەوە، بۆچی ئەیکەی لەبەر چی ئەیکەی بۆ کارەکەی چییە. مەسەڵەن لە هەموو ڕوکنەکانە تۆ نیەتت هەیە، یعنی لە هەموو فەرزەکانە ڕوکنێک لە ڕوکنەکان بریتە لە نیەت. لێرە ئەفەرمێ فەینویە ئەبێ ئەمە بێ بە دڵیە یا بە زمانە ئێڵە چکە لە مەزەوی خۆمانە زمانەکەش دروستە. هذا فرض زەکاتی مالی، ئەمە ئەم بەشە پارەی کە جیام کردوێتەوە یا ئەم مەڕە جیام کردوێتەوە فەرزی زەکاتی ماڵەکەمە. فەرزیش ئەبێ بەکاربێنێ، زەکاتیش بەکاربێنێ، ماڵەکەی خۆشی بەکاربێنێ. سێ کەلیمە، یعنی ئەبێ باسی فەرزیەت و زەکات و ماڵی کردبێ، یا بڵێ فەرض و سەدەقەتی مالی، ئەوەش بڵێ هەر قەیناکە لەبری وشەی زەکات سەدەقە بەکار چکە لە قورئان ئینەمە الصەدەقە للفوقەراء سەدەقە لەبری زەکات بەکار و قەیناکە. باشە، بەڵام ئەگەر وەنەحوەهما باشە هاوێنە ئەم کەلیماتانە وشەی فەرز زەکات ماڵ ئەمە مهم تأکیدی کاتەوە کە ئەمە زەکاتەکەیت ئەبەو شێوازە. ئەگەر وتی طبعا مەرجنی ئەو کەلیمە، يعني بەس مهم ئەم مەفهومە ئەبێت یا هەبێ فەرزەکە زەکاتەکە ماڵەکە. بۆ ئەگەر وتی فەرز و مالی بەس ئەوەنە خۆ ماڵ بەس زەکات یا فەرز نییە. لە فەرمایشتەکە فەرمەچی ئین فی المال لحقا سوى الزەکات، وەنیە حەقی تر هەیە غەیری زەکات، لەوە چێ زەریبە بێ، نا لەوە چێ کەفارەت بێ، نەزری کردبێ، وەنیە مەرجنی. يعني لەبەرەوە بڵێ فەرزی ماڵەکەمە فەرزی ماڵەکەت خۆ ئازان چەند فەرز بەسەر ماڵتەوە هەیە، یان لەوە چێ نەفەقە بێ، یاخۆ هەندێک نەفەقە فەرز نییە لەسەرت، ها فەرزی ماڵە فەرق ناکە کابرا دایک و باوکی لەگەڵای فەرزە لەسەری بەخێویان ئەو فەرزی ماڵە. بۆیە وشەی فەرزی مال بە تەنها دروست نییە بڵێ مەسەلەن فەرض و مالی، ئەبێ بڵێ فەرض و زەکاتی مالی ئەوە سەدەقەتی. وكذا الصدقة في الأصح، أجر بلي أما صدقي مالك أما بس أو أنا بلي صدقي مال هرنا شو الصدقة السنة جريته وفرض جريته مرجني إلا زكاة بجريته شو صدقة عمترة كو زكاة أبي أو أكورتكي زكاتي مالك وتبي وفرضيتك وتبي